سڵاوتان لەبێت نزیک دەبینەوە لە مانگی ڕەمەزان ئەمساڵ ئامادەکاریەکانی لیژنەکانی قایمقامەتی ئیسلامانی بۆ مانگی ڕەمەزان چی دەبێت چۆن ئامادەکاریان کردووە هیوا ساڵحم لەگەڵ دەبێت کە بەڕێزیان سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی ئیسلامانین سوپاس بۆ ئامادەبوونت کاگیوە گەر پێمان بڵێ بۆ ئەم ساڵ چۆن ئامادەکاریتان کردووە بۆ مانگی ڕەمەزان. سپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو لیژنەکانی قایمقامەتی خەزای مەڵبوردی سلێمانی کە پێگاتون لە بەرەبەرایەتیە خزمەتگوزاریەکانی ناو شاری سلێمانی سنووری قەزای ناوەندی سلێمانی بەردەوامکاری ڕۆژانەمان هەیە. هەموو ساڵێک لە پێش مانگی ڕەمەزانی پیرۆزە لیژنەکانمان بەپێی پسپۆڕیان نەخینە سەرکاری خۆیان. ئەم ساڵ بەرنامەمان هەیە لەسەر داواکاری خەڵک گشتین. بۆ نمونە ئەمڕۆ داواکاری خەڵک ئەوەیە بەردەم بەلەدێکە ڕێخێتەوە لە ڕووی ئەو گۆشت و مریشکەی کە لەسەر سینیم لەسەر مێز و بۆ نمونە خەڵک داواکاری هەیە کە گەراجی سیارەکانی ناو بازاڕ ڕێکخرێتەوە. بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش ئێمە 2 هەفتە لەمە پێش لیژنەی علوممان ڕاستپاردووە کە سەردانی قاتعەکانی ناو علوەکە بکەن بۆ مەبەستی بوونی خورمای خراپ چاودێری خەنە سەر خورمای خراپ کە ئەمساڵ ڕێگریکەین لەوەی کە خورمای خراپ نێتە ناو شاری سلێمانی و دەخواری هاوڵاتیان نەدرێت. خۆشبەختانە ئیشی خۆی کردووە و بۆ کۆمپانیایەکی پشتینی ناو علوەکە هەیە هاوکار و بەردەوام پشتینەکانمان بۆکە و لە مانگی ڕەمەزانی پیرۆز و چەند ڕۆژی پێش مانگی ڕەمەزانی پیرۆزە هەڵمەتەکانمان شڕەکەینەوە بە شێوازی هەڵمەت و حەملەی ناو بازاڕ دەست پێکەینەوە